بسم الله الرحمن الرحیم. عزیزان، پرسیارێکی ترمان بۆ هاتووە زیاد لە جارێک داواکراوە. پرسیارەکە بەکارهێنانی یاسای دەستی ڕاستی ئەوێت. ئەو پرسیاری بە کەلوریە طبعاً کە هاتووە تێسە پرسیارەکەتان بۆ خەمە سەر شاشەکە. سەیری پرسیارەکە بکەن. ئەوەی کە ئێمە بینین ئەمە وەرەقەکەی بەردەستمانە. تۆڵێکمان هەیە لە ناو بوارێکی موگناتیسیایی جوڵێنین ئەڵێ کام جەمسەری بێتە موجب و کام جەمسەری بێتە سالب. طبعاً مادام موجب و سالب لێک جیابنەوە تۆ پێویستت بە هەردوو جۆرە بارگەکە هەیە. هەردوو جۆرە بارگەکە لە ناو تۆڵەکەیە هەن. عادەتی ئێمە سوورەکە دانین بۆ بارگە موجەبەکان، شینەکەش دانین بۆ بارگە سالبەکان. وەختێکیش کە دەستمانە گرت، دەستی ڕاست، ئەمە دەستی ڕاستە من گرتومە، ئەوە وەرەقەکەی بەردەستمە بۆی تۆ لە کاتی ئیمتحانە بزانی وەرەقەکەت چۆن داناوە، دەست بۆ چۆ دانی. طبیعی ئەمە با نووکی قەڵەمەکە بێت، واتە بارگە موجەبەکان لە ناو لەپمانەوە دەرەچێتە دەرەوە، هەستی پێیەکەی. و بارگە سالبەکان بە ئەمەش لابم، یعنی هەر نووکی قەڵەمەکە لە پشتی دەستمانەوە دەرەچێتە دەرەوە. هەمیشە بارگەی سالب و موجب پێچوانەی یەکتریە جوڵێن. ئێستا سەیری پرسیارەکە بکەین. پەنجە گەورەمان طبعاً نەبێتە خێرایی، واتە ئاڕاستەی جوڵە. ئاڕاستەی جوڵە لە پرسیارەکە لەو ڕسمی یاوێتی بە ئێمە ئاڕاستەکەی بەرەو دەستی ڕاستە. من پەنجە گەورەکەم ڕۆ ئەکەمە دەستی ڕاستی وەرەقەکەی بەردەستم. ئاوەکو ئێوە دانیشم جوابی پرسیارێمەوە. زۆر باش. چوار پەنجەکە کە بوارە ئەویش یاوە پێمان، بەڵام چوار پەنجەکە نوقتەیە. نوقتە خاڵ واتە بۆ دەرەوەی پەڕەکە. ئاها پەنجە گەورەکەم هەر ڕووی لە دەستی ڕاستە، بەڵام ئێستا چوار پەنجەکەم کردە دەرەوە. کە ئێستا چوار پەنجەکەم ڕووی لە دەرەوە بوو، ئەبینی بارگە سالبەکان کە شینەکەیە هەمویان بەرەو سەرەوەی پەڕەکە ئەڕۆن، و بارگە موجەبەکانیش کە سوورەکەیە بەرەو خوارەوە ئەڕۆن. کەواتە ئێستا بوارێکی با بڵێن ڤۆڵتەیەک دروزە بێ، ڤۆڵتێکە سەرەوەی سالبە و خوارەوەی موجەبە، کە ئەمە لە ناو چوار هەڵبژاردنەکەی کە لە بەردەستی جەنابتانە دایناوە بریتیە لە وەڵامی ئەی کە وەڵامە دروستەکەیە. ئەبێ بڵین سەرەوەی سالبەکەی و خوارەوەی موجەبەکە بێت. بە هیوای سوودبینین و تاقیکردنەوەی.